سڵاوتان نەبێت. وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لەبارەی موچە و بودجە و شایستە داراییەکانی هەرێمی کوردستان و 200 ملیارەکەی بەغدا و پلەبەرزکردنەوەی فەرمانبەران و مامۆستایان لە دوانی تازەیدا و ڕێگەیاند وەک حکوومەت بەرنامەی خۆمان هەیە. دکتۆر جوتیار عادل وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە پرەنس کۆنفرانسێکدا ڕایگەیاند وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامەی خۆمان هەیە لە چوارچەوەی ئەو گفتوگۆیانی پێشتر کرابوون لەسەر دۆسەی نەوت و بودجە و پێشمەرگە و مادەی 140 بۆ لایەنە سیاسیەکان جەقت لەسەر ئەو دۆسیانە دەکەینەوە. دەبێت لایەنە سیاسیەکانی کوردستان ئەو تەوەرانە بابەتی سەرەکیان بێت لە گفتوگۆی پێگەیاندنی کابینەی نوێی حکوومەتی عێراق. ئەوەشی خستە ڕوو بەداخەوە ئەم ساڵ بەغدا تەنیا 200 ملیارەکەی نردووە. ئەوەی پێویست بووە پێشتر حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕێکەوتووە و هیچ بیانیۆک نەبووە تا ئەو پارەیە نەنێرێت. ئومێدەوارین حکوومەتی نوێی عێراق پشت بە دەستور ببەستێت و ماف و شایستە داراییەکانی کوردستان بنێرێت. دکتۆر جوتیار عادل ڕۆنیشی کردەوە هەر کات پێویست بکات وەفدی حکوومەت بۆ گفتوگۆ دەچێتە بەغدا. وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لەبارەی بودجە وتی بودجە ساڵی 2023 پەیوەستە بە بودجەی عێراق. هەرکات لە عێراق بودجە ئامادەکرا ئەوە ئێمەش ڕژنووسی بودجەی خۆمان ئامادە دەگەین. لەبارەی پلێبەرزکردنەوە وتی لیژنەی پەیوەندیدار لە حکوومەت بۆ بابەتی پلێبەرزکردنەوەی فەرمانبەران کاری خۆی دەکات. ئەو بابەتەش پەیوەندی بە بودجەوە هەیە کە لە یاسای بودجە شایستەی دارایی جێگیکرا ئەوە پلێبەرزکردنەوەش دەست پێ دەکاتەوە. لە ساڵی 2016 پلێبەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەران ڕاگیرەوە بۆیە هەندێک لە فەرمانبەران و مامۆستایان کە لەو ساڵەوە شایستی پلێبەرزکردنەوە بوون بەلای کەمەوە 2 پلە و هەندێکیان زیاتریشیان لەلای حکوومەتە و چاوەڕوانی ئەو مافەیان دەکەن. ڕاگررتنی پلێبەرزکردنەوە مانگانە زیانی گەورە بە نزیکەی 700,000 فەرمانبەر و مامۆستا دەگەینێت. بڕی ئەو پارەی کە زیانە بۆ هەر فەرمانبەر و مامۆستایەک لە نێوان 60 بۆ 300,000 دیناری مانگانەیە و لە هەندێک حاڵەتیش نزیکەی 400,000 دینارە.